بەناوی خوای بەخشندە و مێرەبان ستاوتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. بێگومان یەکێک لەو دەردانەی کە گەنجان لە ئێستاکەدا پێی دەناڵێنن دەردی بێکاری و بێئیشیە. گەنجانێکی زۆر گلەیەوە دەکەن هەلی کاریان بۆ ناگونجێت و هیچ ئیش و کارێک نییە بیکەین. وە تەوری ئەمڕۆم تایبەت دەکەم بە گەنجان و دەمهەوێ ئەو گەنجانەتان بۆ بدوێنم. وا بەشێک لە خەڵک وەرگرم و کەسانی کە ئیش و کاریان دەستکەوتووە. بزانە خۆ چۆن ئەوانی ئیش و کاریان دەستکەوتووە و هۆکار چییە لە ئێستاکەدا ئیش و کار نییە بۆ گەنجان. و دەمەوێت پرسی شاری هەولێرتان بۆ بگوازمەوە بزانین تاچەند لە شاری هەولێر گەنجان بێ ئیش و کارن. من تەوەری ئەمجارەی بەرنامەکەم تایبەت دەبێ بەم تەوەرەیە و باسی ئیش و کاری گەنجان دەکەم. ئێوەش بینەر و بیسەرمان بن ڕاو سەرنجیا وڵاتانی شاری هەولێر ببیسن. چەند مانگ دەبێت تۆ بێ ئیش و کاری واتە ئیش و کارن نییە؟ چەند مانگ نییە چەند ساڵە بێت. گەنجی ئێستا دەڵێ من خوێندنم تەواو کردو ئامادە نییە لە دوکانێکە کار بکەم. کێشەی سەرەکی دەسەڵاتە بەڕاستی زۆر بێ بەرنامەنە. دانێ ئیشێک بدۆزنەوە ئیشێکی پاک و خاوێن بێ ماندووش نەبن و پارێکی چاک وەگرن. دەتوانیت بەهۆی ئەم داهاتەی لەم ئیشەیە دەست دەکەوێت خێزان پێک بێنی؟ نەخێر هەرگیز ناتوانم. ئەگەر لە کرێ دانیشت بێ 700,000ش بەشت ناکەم. لە ئێستا ئیش و کار بۆ گەنجان چۆنە؟ هەلی کار لە ئێستا بۆ گەنجان تۆک و گەنجێک هەلی کار بۆ ئێوە چۆنە؟ وڵا هەلی کار بۆ گەنجان لە سەتا هەشتای نییە ئێستا بۆ گەنجان هیچ لە سەتا هەشتا نییە هیچ. هۆکار چییە؟ ئەم گەنجانی ئێستا کە بێتوانان یاخود هۆکارێکی سیاسی هەیە بەڕای تۆ هۆکارەکە چییە بۆچی ئەگەڕێتەوە کە گەنجان سەتا هەشتای بێئیشن؟ وڵی ئەگەڕێتەوانێت تێگەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر 4 مەعمەل 4 وەزارەتان مۆزی وەزارەتانە 4 مەعمەل 4 هیندانن بۆ خەڵک ئیشی شکارێکیان بنێ خەڵکە بێ ئیش نابێت و تێگەی هەلی کار زۆرە بێت ئەگەڕێتەوە بۆ حکوومەت. گەنجانی ئێمە لە ڕووی تواناوە ئێستا چۆنن؟ ڕاستە گەنجانی ئێمە هەموو کارێک ناکەن یاخود هەموو کارێکەکەن بەڵام کار نییە؟ ڕەحمەت لێبێ ڕاستەقەن وڵا هەموو کارێکەکەن بڵێ هەموو کارەکەن بەڵام کار نییە تێگەی هەموو شەکیش بەعزەیش ژێ نایکەن بەعزەی ژێوانە نایکەن گەنجانی خۆمان. خەتا لە گەنجانی شەبەڕای تۆ؟ بەڵێ خەتاش هەیە خەتاش لە گەنجان. ئەم کە چۆن بڵێ کرێکارە بیانیانە هۆکارم بۆ کەمبوونەوەی هەلی کار لە هەرێمی کوردستان؟ بەڵێ هۆکارم بۆ کەمبوونەوەی هەلی کار لە کوردستان بەڵێ ئەگەر ئەوان نەبن تێگەی خەڵک مەجبورە تێگەی ئەو کاتە خەڵکی تر بگرێت. ئێستا چەندەها مەیدان هەیە لێرە من برادەرم لە مەیدان ئەچن بۆ مەیدان بۆ ئیشان دەست ناکەوێت دێتەوە دێنەوانێ لەبەر ئەم کرێکارە بیانیانە بە زۆری ئێرانی و تورکی و ئەمانە زۆرن لێرە لە هەولێر. من خۆم خەڵکی سلێمانیم لێرەم خۆم ئیش ناکەم. گەنجانی سلێمانی چۆنم بۆ هەلی کار لەوێشەوە ئەوە گەنجێکی زۆر بێ ئیش و بێکار هەیە؟ لە سلێمانی بە شێوەی هەولێر نییە هەولێر زۆر قەرەباڵغا لە سلێمانی بە شێوەی هەولێر نییە هەولێر زۆر قەرەباڵغا لە غەزەی غەریبە و پاکستانی و بەگلاندیشی و ئێرانی هەولێر زۆری گرتوتەوە سلێمانی بۆ شێوێ نییە. گەنجانی سلێمانی بەدەست بێکاریەوە ناڵێن بە شێوەی هەولێر نەخێر. گەنجانێکی زۆر لە ئێستا بە بێکاری یان بەدەست بێئیشی لە کوردستان و لە هەرێمی کوردستان دەناڵێنن. بەڕای تۆ کار نییە؟ کار هەیە زۆر لە گەنجان و لە خەڵکانی ئێرانەوە دێن بەهۆی ئەوەی کە کار بەڵێ لە کوردستانەوە هەیە ئامادەکاری ئەوەی ناکەن و ناڵێن کە ئیشەکە ئەوایە حیسانیش هەتا ئیشەکەی نەبینی نازانی کارەکە چییە. تۆ خەڵکی ئێرەی خەڵکی هەولێری؟ خەڵکی پیرانشارم. وارە ئێران؟ ئێرانن. باشە لە ئێران لە چاو کوردستان کامیان هەلی کار و ئیش باشتر بوو؟ ئێستا پارەی مە هیچ وانەکەچی ناکە ئەرزشی زۆر هاتوۆتە خوارێ و ئەنی هەچەند زەحمەتێش دەچێشی هیچ پاشکەوتێکت نابێ. بەڵام بۆیە مەسەلەن هۆکاری ئەوەیە کە جەماعەتی ئێران کولەن دێتە ئێرە و ئیش بکە بەڵام شتەکەشت کە دەداتێ و ئیشەکەشت دەداتێ ئەو شتێک کە دەیڵێت بە تەلەفۆن و بە ئێمەوە کە دەیڵێ ئەو کارە نییە. یعنی لێرە ئێوە گلەیتان هەیە بۆی کە دەیڵێ ئەمە کوتیان ئیشەکە زۆر گەلێک حاسانە کاری کارەبای دەکەین
بەڵام ئیشەکە وانە بوو ینی ڕۆژێ وەرەخێک ناکەوی بەزێن هێشتون ئاغامە نایکەین ڕۆژێ ئەمەبەستی مانگەیە کە وەرەخێک ناکەی بگومان ڕۆژی وەرەخەیەک بێکە 120,000 تۆزێ زۆرە بووە بە دوو ڕۆژانی ئەوەندە ناکەوی چون زۆر زعیفە ئیشەکە باشە ئێوە دوای ئەو کۆمپانیا ئەسەم پارەی نادەن نەوەڵا وەختێک پارەی لێرەی وڵا 5-6 ڕۆژە لێرە ئیشوکاری ئێرە و پێ چۆنە ینی بەگشتی ئەگە بگەڕێ و زەحمەت بچێشی دەتوانێت پەیدا بکەیت بەڵێ لەوەیە بۆ ئێوە پارەکە زۆر بێ لێرە ڕۆژانە بە چەند هەزارێک بەڵام بۆ کوردێک پێ دوای ئەمەە باش بێ بەتایبەتێنەوەڵا چون ئێرە هیچ ئیشێکی ناکا و پێخۆشە فقط خۆراوەشێنی و جلو بەرگی جوان دەبەرکە لە ئێستادا گەنجێکی زۆر بێئیش و بێکارن بەڕای تۆ هۆکار چییە ئەم بێکاریەکە ڕووی لە گەنجان کردووە و بەڕای تۆش هاوڕێکانی تۆیان خۆت وەکو گەنجێک هەلی کار چۆن دەبینی بۆ گەنجان لە ئێستادا ئەزانی خۆی ئەمە دەگەڕێتەوە بۆ دوو هۆکار هۆکارێکەوەیە کە گەنج خۆی ناوێ کار بکە گەنجێکیش ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان پلان و بەرنامەیەکی نەبووە بۆ ئەوەی هەوڵ بدە کە گەنج بخاتە سەرکار بە نمونە لە ڕێگای پرۆژەی بچووکەوە کە لە چەند ساڵی ڕابردوو شتێکی وا هەبوو بەڵام حکوومەت گرنگی بۆ شتە نەدا بۆی زیاترین ڕێژەی گەنج بخاتە سەر کار بۆیە هەردوو لایەنەکەیە هەم گەنجەکە هەم خۆشی لە گەنجایە ینی بۆ گەنجی ئێمە بۆ خۆکارە ینی خوێنی تەواو کردووە بڕوانامەی هەیە شادێکی بەدەستێنەوە بەشێکیان ئەندازیاریشیان بەدەستێنەوە بەڵام کاریان دەست ناکەوێت بۆ ئەزانسی شتێک هەیە ئەمە دەبێت ئەوە لەبیر نەکەین ئێمە نابێت بە تەنها چاومان لە دەستی حکوومەت بێ چاوەڕێ بکەین حکوومەت لەکوێ دامان دەمەزرێنە یان حکوومەت وەکو خۆی لە پڕوپاگەندەکان و کاتی هەڵبژاردنەکان دەڵێ ئێمە هەلی نازانم چی دەرەخسێنین و کۆمەڵێک دروشمی گەورە لە خۆی کۆ دەکاتەوە بەڵام لە دەرەنجامە ناتوانێت جێبەجێ بکە ئەمەش وا دەکە گەنج ئەوەندەی دیکە پشت بە حکوومەت ببەستێ بە دوایەوە نەگەڕێ بۆ خۆی بە نمونە لە ڕێگای پرۆژەیەکەوە یان لە ڕێگای هەلی کارەوەکەوە لە شوێنێک بە دوای هەلی کاردا بگەڕێ تەنها چاوی لە دەستی حکوومەتە بێ و دەڵێ ڕۆژێک دادێ منیش هاوشێوەی ئەو فەرمانبەرانەی کە ئێستا لە دام و دەستگاکانی حکوومەتن کار دەکەن منیش بەو شێوەیە کار دەکەم یعنی ئەوە بە هۆکاری سەری باشە لە قسەکان ئاماژەت بۆدا گەنج خۆی هۆکارە هۆکارەکەی گەنج لە چیە گەنجی ئێمە هەموو کارێک ناکات وەکو وتم ینی گەنجی ئێستا دەڵێ من خوێندنم تەواو کردو ئامادە نییە لە دوکانێکە کار بکە بە نمونە ئەوە شەرکارێکە و سەرچاوی بژێوی ژیانە بەڵام ئێمە لە شتێک ڕاهاتوین ئێمە دەمانەوێت هەمومان ینی گەنج بە شێوەکی گشتی بەیانی ساعت 9 لە خەوە هەڵبستێ ساعت یەکیش بگەڕێتەوە ماڵەوە پارەیەکی باشی دەست بکەوێت ئەمەش لە هیچ شوێنێکی دنیا نییە بەڵکو دەبێت تۆ خۆت هەوڵ بدەی لەسەر پێی خۆت بوەستی پشت بە کەس نەبەستی هیچ حکوومەت و هیچ دام و دەستگایەکی حکوومەت بەڵکو خۆت لەسەر پێی خۆت بوەستی و خۆت ببیە خاوەنی پرۆژەی خۆت و کاری خۆت چەند مانگ دەبێت تۆ بە ئیش و کاری واتە ئیش و کارە نییە چەند مانگ نییە چەند ساڵە بێت گەنجی ئێستا دەڵێ من خوێندنم تەواو کردو ئامادە نییە لە دوکانێکە کار بکە کێشەی سەرەکی دەسەڵاتە بەڕاستی زۆر بێ بەرنامەنە دانێ ئیشێک بدۆزنەوە ئیشێکی پاک و خاوێن بێ و ماندووش نەبن و پارێکی چاکۆگرن دەتوانیت بەهۆی ئەم داهاتەی لەم ئیشەیە دەست دەکەوێت خێزان پێک بێنی نەخێر هەرگیز ناتوانێت ئەگەر لە کرێ دانیشت بێ 700,000 بەشت ناکەم تۆکو گەنجێک هیچ ئیش و کارێکت دەستکەوتووە یان ئیش و کار دەکەی ئیشەکەم هەیە بەسەر بەناو ئیشە بڕپارەکەی زۆر کەمە 335,000 کە بەشی خۆم ناکاتن ینی لە مانگێکی تەواو مانگەش تەواو داوام دەکەی مانگەش تاوا ئێستا 2 مانگە وەرم نەگرتیا ئەو مانگ ئەو ڕۆ وەرم گرتیا کەرتی تایبەتیان لە نێو حکوومەت نا کەرتی تایبەتە حکوومەت کاتەعیناتی باشە یعنی هۆکار چییە ینی ئەگەر بێت و یان دەتوانین بڵێن بە ڕێژێکی زۆر گەنجان بێیشن وەگەر ئیشیشە بێ پارەکەی زۆر کەمە هۆکارەکەی بەڕای تۆ بۆ چێ دەگەڕێنیتەوە کێشەی سەرەکی دەسەڵاتە بەڕاستی زۆر بێ بەرنامەنە یەکجار بێ بەرنامەنە یعنی فکر لە گەنجەکان ناکەنەوە کە گەنجەکان داهاتویان چلێدێ هەیە کاکەت بە تەمای ژنینانە تا ئێستا پارێ نییە لە بەرچی برایەکەم ئێستا ژنی مارە کردیە بەخوای بێ پارەیە ئەگە نەدەگواستەوە
ئارێ وەڵڵا ئەو حاڵەتە شەیە ینی گەنج بەوەی پارەیەوە ناتوانێت هاوسەرگیری بکەن خێزان پێک بێنێ زۆری شەکاک عیمران باشە لە نێو ئەو برادرانی خۆت ئەو هاوڕێیانەی کاتە تا چەندیان خاوەنکار و پیشەن بەخوای تقریبان سیانمان لە دە کەسان سیانمان ئەو پارەی کە دەستان دەکەوێت لەو ئیشانە بژێوی ژیانی خۆتانیان دەتوانن پێوە هاوسەر و خێزان پێک بێنن ناوەڵە زۆر کەمە هۆکار چییە کە پارەی نرخی ئیشکردن ئەوەندە کەم بۆتەوە بەڕای تۆ زۆربەی کێشەکان هەر کرێکاری بیانینە وە گەنجەکانی ماش عزیان لەو ئیشانە نییە کە دێتە پێشیان هەیەیان کارگوزاریان پاکردنەوە پێیان عیبە ئیشەکەی بکەن کەم لێکەکەم لەوانەیە کە پاک دەکەمەوە کێشە شواشم نییە ینی گەنجان بە هۆکار دەزانی کە بۆ نمونە هەلی کار یان کار بۆ گەنجان کەم بووە زۆریش کەم بووە باشە چی بە گەنجان دەڵێت تۆکو خاوەن کارێک ئێستا کارت دەستکەوتووە چۆن چی بکەم بۆی کاریان دەست بکەوێت بەخوای بەدەستکەوتنی کار زۆر کەمە حتمما ئەوەی بە کارش بەدەستکەوت دێ بە واستەیە بیتەن ئەگە واستت نەبێ و دەست لە خۆت بشەوە بێگومان تایبەتیش واستەمان پێویستە لە هەموو کەرتەکان ئەو حکوومەت هەر نییە و کەرتی تایبەتیش واستەی گەورەی دەوێتن خێزان پێکەنەوە باشە خێزانێکی بچووکی وەکو ئێوە لێستادا ماگانە چەندی پێویستە بۆی بژێوی ژیانی بەڕێ بکات ئێستا ئەگەر بژێوی ژیانی ماگانە ئەگەر لە کرێ دانیشتی بێ 700,000 بەشت ناکات باشە هیچ گەنجێک دەتوانێت 700,000 ئێستا کە پێیا بکە ئەوشتە نییە باشە هۆکاری بێئیشی گەنجان تۆ بۆچی دەگەڕێنیتەوە وەڵای بۆ ئەو بیانیانە ئەوە سەرەکی ئەوە ئارێ وەڵا بێکاری بیانی ئارێ وەڵا کە ئەو کرێکاری بەیانیانە ئەوانیش دەکەم بە چەندە چێبی لەبەرەوە لێرەینە تێن لەو خۆیان بە چەند هێبی لێرەیش دەکەن مشکلیان نییە باشە کرێکارێکی بیانی کە بە 200-300,000 ئیش ئەکا تۆ 200-300,000 لەوانە هەیە بدەیتە کرێخانی بەشی مەسرەفی خۆت نەک بەس بەوەی کرێخانی مەسرەفی خۆشە ناکە ئای تەبعان باشە هیچ لەو هاوڕێیانەی خۆت هیچیان هەنە بێ ئیش و کار بن ئەرێ وەڵا تقریبا 15-20 هاوڕێم هەیە بێ ئیش و کارن کەس دەناسی لە بەهۆی بێکاریەوە خێزانی پێک نەیە نابێ ئەرێ وەڵا هەر جیرانەکەمان لەبێ پارەیە خێزژنی نینەوە نیتی توانایەوەی نێژن بێنی باشە چی بکەین باشە بەڕای تۆ گەنجان چی بکەم باشە وەڵای چی بکەین هیچمان لە دەست نایێت هیچ دەسەڵاتی من نییە ئەگەی لە حکومەت شتێک چارەسەرێک ما بدۆزێتەوە گەنجانێکی زۆر گلەیەوە دەکەن کە هەلی کاریان بۆ نیە خۆت ئیشیانیان هیچ کارێک نیە بیکەن بەڕای تۆ هۆکار چێە بەوەی کە گەنجان ئێستا ئیشیان دەست ناکەوێت وڵی هۆکاری سەرەکی خۆیتیان بە دەرەجەیەک بە خۆیتیان گەنجەکان چۆن هۆکار یانی هۆکارەکە ئەوەی مەسەرەن دانێ ئیشێک بدۆزنەوە ئیشێکی پاک و خاوێن بێ ماندووش نەبن و پارێکی چاکۆگرن هەموو دەمێکی لەی دەکەن کاکە ئیش زۆرە خەڵک لە سووریای خەڵک لە ئێرانێ خەڵک لە هەموو شوێنەکان دێ لێرە کەسابەت دەکا بەڵام ئەوە نایکەن ینی بەڕای تۆ گەنجانمان هۆکارن بەوەی کە خۆیان هۆکاری دەرەجەیەک بە خۆیانن سەبەب دەرەجەیەک بە خۆیانن باشە تۆ وەکو خۆت لە چەند ساڵیەوە ینی خەریکی ئیشی لە خەریک لە 8 ساڵیەوە ئیشم کردووە ئارێ وەڵا لە 8 ساڵی ئیشم کردو لە هەموو شوێنەکان ئیشم کردووە من مەبەست نەپرسم یەکەم ئیشکە کردت تۆ پارەیەکی زۆرت یەکسەر دەستکەوتیان وردە بەخوا من زمانی ڕبع و نیاری و دیناری ئیشم دەکرد ئەنی ئەو کات پارەیەکی واتان دەست دەکەوت وڵی ڕۆژە بۆ دینارێک بوو ڕۆژە بۆ دینار نیوەک بوو ڕۆژە بوو 3 دینار بوو لەو شتە زیاتر نەبوویانی باشە چی بەو گەنجانە دەڵێ کە ئێستا کاریان نیان ئەم گلەیانیان هەیە کاکە وڵا با گلەی نەکەن بە قورعان خۆیان هۆکاری ئەوە نانی تەمبەل و تۆزن بە قورعان چی بکەن ینی کاکە با بگەرن ئیش بکەن ئیش هەیە کاکە وڵا ئیش زۆرە کرێکاری هەیە ئافرۆشتن هەیە شێک عیبی تێدایە نەخێر بەسەوە عیبی تێدا دەستپانکردنەوە کەسابەت عیبی تێدانی هیچ کاتێک بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی پێویستی بوون دیارە بە شێک لە گەنجانی هەرێمی کوردستان بوون بەدەست بێکاری و بێ ئیشیەوە دەناڵێنن دیارە ئەوەی کە تا ئێستا دەیبینیم بە شێکیان پێیان وایە هۆکار حکوومەتە هیچ پلانێکی تایبەتی بۆ هاوڵاتیان یان دەتوانین بڵێن بۆ گەنجان نییە بەڵام من هەر لە نێو شاری هەولێر دەمێنمەوە و ئێستاکە لەسەر قەڵاتم و دەمەوێت ڕاوسەرنجی بەشێک لە گەنجانی قەڵاتان بۆ وەرگرمزان ئەوان ڕێیان چییە و پێیان وایە لەبەر چی ئێستا کە گەنجان ئەوەنە بەبێ بەدەست بێکاری و بێئیشیەوە دەناڵێن ئێوەش دوورمەکەونەوە بینەر و بیسەرمان بن ڕاو سەرنجی زیاتری گەنجانی شاری هەولێر بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە بزانین ناخۆتە چەند گەنجان لە ئێستاکەدا بێئیش و کارە لەگەڵمان بمێنەوە چەند مانگ دەبێت تۆ بێئیش و کاری واتە ئیش و کارە نییە
چەند مانگ نییە چەند ساڵە بێ گەنجی ئێستا دەڵێ من خوێندنم تەواو کردو ئامادە نییە لە دوکانێکە کار بکە کێشەی سەرەکی دەسەڵاتە بەڕاستی زۆر بێ بەرنامەنە دانێ ئیشێک بدۆزنەوە ئیشێکی پاک و خاوێن بێ ماندووش نەبن و پارێکی چاک وەگرن دەتوانیت بەهۆی ئەم داهاتەی لەم ئیشەیە دەست دەکەوێت خێزان پێک بێنی نەخێر هەرگیز ناتوانم ئەگەر لە کرێ دانیشتی بێ 700,000 بەشت ناکەم تۆکو گەنجێک لە ئێستاکەدا هیچ ئیشێکت دەستکەوتووە ئیش و کاسبیەکەی بەڵێ چی ئیشێگەکەیت و ڕۆژانە بە دیاری کراوی چەندە بەدەستەکەوێت ئیشی عریزە نووسی دەکەم بڕێکی دیاری کراوی شەچ وهانە برم بتوانم داهات و خۆم پێ بنیاد بنێم خێزان پێکێناوە نەخێر دەتوانیت بەهۆی ئەم داهاتەی لەم ئیشەیە دەست دەکەوێت خێزان پێک بێنی نەخێر هەرگیز ناتوانم لەبەرەوەی بژێکم بەشی ئەوە ناکە کە بتوانم ژانی هاوسەری دروست بکەم و ژانی هاوسەری خۆم بنیاد بنێ بەڕاستی زۆر زەحمەتە باشە هۆکاری پێکنێنانی هاوسەرگیری دەتوانین بڵێن یەک لە هۆکارەیان کە ئیشێکی باشە بەدەست نەکەوتووە خۆی یەکێک لە هۆکارە سەرچەکان نەکردنی زەوازی گەنجان ئەوەیە نەبوونی مادا و ئیشی دیاری کراوە چکە گەر بێت و پارەی دیاری کرای شتەوی لە بۆ زەوازی ئیشەشی دیاری کراوە نەبی ناتوانانی زەواز بکەیت چکە ژیانی زەواز دە بۆ ڕۆژەک و دنیا دەبی داهاتە کتەبی ئەو کاتی زەواز بکەی باشە یعنی تۆ ئێستاکە کە زەواز پێکنانی هۆکاری سەرەکی ئەمەیە هۆکاری سەرچیم ئیشەشی دیاری کراوە عنی ئیشی دیاری کراوە منە ئیشەکان هەموو کاتیە ئەوەندەی پێویستان پێدی بەکارت دێن پێویستان پێنەوی دەرت دەکەن باشە هۆکار چی یعنی هەموو گەنجەی ئێمە لە بێئیشیان لە بێکاری دەناڵێنی بەڕای تۆ خۆی یەکێک لە هۆکارە سەرچەکان ئەوەیە خۆش ئاگداری کە دەبینی بەنگلادیشی و عەرەب و تورک و زۆربەی یعنی چینە جیاوازەکان هاتینە ئەو کۆمەڵگە ئەوە ژێکێک لە هۆکارەکان کەواکی لە گەنجەکان بێ ئیش بن ئەوە یەک لە هۆکارەکان هۆکاری تریش ئەوەیە کە گەنجەکانمان بەخۆیان ئیش ناکەن هەموو جۆرە ئیشێک ناکەن بۆ نمونەوە ئیشێک هێستا بەنگلادیشێک لێرە دەکات کوردی خۆمان ناکاتن ئەو ژێکی لە هۆکارە سەرچەکانەوە نەبوونی مهنا عنی گەنجەکانمان مهنیان نییە یان زۆربەی و گەنجانێک کە خیندیتیان مهنیانە وەکو خۆم ئێستا گەنجەکەم 16 ساڵ خیندیتم بەڵام هیچ شوێنێکی دامەزراندن نیە ئەوە ژێکی لە هۆکارەکان ئەم کۆلێژم تاواکرێ بەشی دەروون ناسی بەڵێ هیچ دامەزرانێک بۆ ئێوە نییە لە کاتێکەوە بوونتان پێویستە لە نێو قوتابخانەکان ناوەڵە هیچ یعنی هیچ هەلە چ نییە تاکیدم باشە ینی وای لێ هاتووە لەو کوردستانەوەیان بڵێن گەنج لەگەڵەوەی کە دەخوێنێت پێویستە لە دەرەوە ئیشش بکە بۆی لە داهاتوو بتوانێت بژێوی داهاتووی بەو ئیشەی دەرەوەی زانکۆ بنیاد بنێ بە تاکید دامەزراندن لۆ گەنجان کاریگەری یعنی دەرەزەیە چێ بۆ من ئەگەر بێت و کەسە چۆکومە دامەزێ لە بواری خۆم کار بکەم یعنی لۆمە زۆر ئاسان کاریە ئەو ئیشێک هێستام دەکەم کەسەشکە دەکاتە بەڵێ یعنی ئەوە هۆکارە تۆ لە چەند ساڵیەوە کار و کاسبیەکەیت و ئیشەکەی بەگشتی وڵی بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 15 ساڵی بەڵام بەس بای پێویست خۆمیشم کرد بەڵام ئێستا وەکو بۆن لە بۆ عایلەکەی خۆمانی شێ دەکەم چەند مانگ دەبێت تۆ بێ ئیش و کاری واتە ئیش و کارە نییە چەند مانگ نییە چەند ساڵە بێ چەند وڵی چەند 3 ساڵ هەیە بێ ئیشکارم یعنی لەو ماوەی 3 ساڵە هیچ ئیش و کارێک نەکردیان چ ئیش و کارێکت کردی و تاقیت کردوتەوە ڕێککەوتووە بەس ینی پارەکەی باش نەبووە یان جێی ئیشەکەی دەبایە بوومان بامەوە لەوێ دوور بوو ینی ئەو هۆکار بوو کە نەچوومە باشە هۆکار چی ینی ئێستا گەنجێکی زۆر وەکو تۆ بێ ئیش و کارە بەڕای تۆ وڵا هۆکارەکەی ئەوەیە لە دەرەوە یعنی لە دەرەوەی وڵاتمەندین با بڵێن ئیرانە ئەو کرێکارە بیانیانە بەڕای تۆ هۆکارە بڵێ هەمووی هۆکارە هۆکاری سەرەشینەوەنە باش ئەو ئیشانەی کە کردوت تۆ خێزان پێکەنەوە بڵێ باش ئەو ئیشانەی کە کردوتە لە ماوەی ڕابردوو توانیوێت بژێوی خێزانت ینی بە سەلامەت تێدا دەربینی توانانی لە بژێوی خێزان دەربینی ناوەڵا نەوتوانێت تۆ ئێستا مەصرفی خۆت و خێزانت مناڵتانەیە بڵێ مەصرفی خێزانێکی وەکو ئێوە چەندە بە دیاریکراوی ماگانە چەندتان پێویستە بۆی چۆن بڵێ خێزانێکی احتیادی دەرچن نەک تۆ زۆریش مەصرف بکەن وڵی 500,000 بی باشە یعنی ئەگەر 500,000 بی لی دەردەچی 500,000 لەیزی شەگل ئێستا دەست دەکەوێت ڕاستی شک ناوەم نازانم هەوڵت داوە تۆ لە ماوەیە و چەند ساڵەیش بکەیت بەڵێ زۆر هەوڵم داوە ینی لە هەموو شەریکەکە لە زۆر جیان ناوی خۆم نووسیوە کە هیچ ئەویان نییە تەلەفۆنە شتێک نییە کە گازم کەن بۆ ئیشکردن سیڤیشت پڕ کردیتەوە لە بۆ کۆمپانیا و لە بۆ مۆڵانە بەڵێ زۆر هۆکار چییە بەڕای تۆ کە بانگی
من زۆر جاو شتەیە دەبینم یعنی لە دەرەوەی بەرنامەکەش کوردێکی زۆر گلەیەوە دەکا مانگمان ناکرێتەوە سیڤیمان لێوە دەژێت بەڵام بانگ نەکرێتەوە ئەوەی تۆ لێت کۆڵی بێ یان پرسی بە تۆ کار چییە؟ هۆکارەوەیە وەڵی هەمووی ئیدەرەوە وەردەگرن بە تایبێت کە ئەوان لەوانەیە بە $300 بکەنەوە بە $300 نەکەین هۆکارەکە ئەوەیە بە $300 بۆ تو لەوانەیە دەرنێنی دەرنێنێ لەبەر ئەوەیە ئەمە نایچین ئەوان دەیکەن. گەنجێکی زۆر هێستا کە دەڵێمە بە ئیشوکاری ئەمە تا چەند ڕاستە تۆکو گەنجێک گەنج ئێمە فعلەن ئیشوکاری نییە؟ من یەکەم جا دەستخۆشی بەرنامە جوانتەکەتان یەکەم من قسێکم هەیە بۆ ئەو گەنجانە ئەو گەنجانێک کە ئەڵێن ئیش نییە ئیشەکە لەبەر بەنگلادیشی و یان لەبەر سووری لە بە ئێرانیان نەماوە ئەسلوە ئەساسی نیە هیچ قسێکیان ڕاست نییە بەڵام من وەکو گەنجێک من ئێستا لەبەر دەمی قەڵای هەولێر کە گەشتاری گەلێک زۆر و بیانی و ناوخۆی هەمووی تایە من ئاوە فرۆشم بەڵێ ئەمە ئیشەکەی خۆمە وە شانازیش پێواکەم بەڵام هەر گەنجێک ئەڵێ کار نییە بابێت بۆ لای من کاری دەدەمێ کارەکان چۆنە دەتوانێت مەسەرەن ئەنواعی شێ بیکاتن بۆ خۆی دەتوانێت ئاو بیفرۆشێ دەتوانێت مەسەرەن لە لای چایخانەیەک ئیش بکاتن بەڵام گەنجەکان ئەڵێت من دەتوانم مەسەرەن مامۆستا بم یا من شادێکی بەرزم هەیە دەمەوێت لەو ئیشە تاعین بم کاک گریکوانیە تۆ مەعاش دەبێ ئیشێکی سەرپێی بۆ خۆت بیکە یعنی لوت بەرزی گەنجان وای کردووە کە هەلی کار و گەنج ئیش نەمێنێت ڕۆ گەورەکەی ئەوە وانی کردووە کە بەیانی بڵێت ها ئەمە گەنجە بۆ ئاوە فرۆشیان ئەم گەنجە بۆ مەسەرەن شووتە فرۆشێت ئەوە فرۆشی تا چەند بەکار و کەسبێکەت ڕازی من بەیانیان کە دێمە سەر ئیش یەکەم ئیش کە دەست بە ئیش بکەم هەرزەکەی شوێنی خۆم ماچەکەم دواتر دەست بە ئیشەکەم ئەوەندە پێوە سەر بەرزم ئێرە و مای خی گەورە باشە هیچ کاتێ بووە لە ناو گەنجان بڵێن تۆ ئافرۆشیان قسێکی ناخۆش پێ بگوترێ ئەن تۆ چۆن جوابی و کەسانە دەیت تۆ کە ئامادەنی نەمی شێ بکەن من یەک عاڵەتی زۆر ناخۆشم بینی بەڵام شانازی بە ئیشەکەی خۆمەواکەم ڕۆژێک لە لای نافڕۆکە شەوانە من ئاو دەجێڕم دیار بوو دەرم عایلەیەک خەڵکی هەولێر بوون چواردانەکە سووتی تۆ شەرم ناکەی ئاو دەفرۆشیت وتم تۆ ڕۆژانەی من دابین کە ئەو کاتی وتم بە شانازیەوە ئیشەکانی خۆم بەڕێوە دەبم ئەو قسەیە زۆر ناخۆش بوو بەڵام من دڵم زۆر گەورەیە ئەو کەسانێکە ئەو قسانەکە من بایەخی پێ نادەم بەڕاستی پێم وایە هەموو شێک دەست و خۆش بێ مووقیفێکی زۆر جوانە نواندووە هیچ شێک عیبی تێدانێ بەڵکو دەستپانکردنەوە تەنانەت لە باوکی خۆشت لە ئێستاکەدا عیبە تۆ بپاڕیتەوە بۆ پارە یان بێپارە بوون بۆ گەنجێکی کامل عیبە نەک ئیشکردن ئیشی ئاو تا هەموو ئیشێک تۆ گرنگەوەی لەم ئیشەیە پارێکی حەڵاڵە دەسەکەوێت باش نییە تۆی گەنج نەچێتی ئیشێک بکەی کە هەم دنیاکە لە دنیادا چکە تۆ هەر ئیشێکی ناشەڕعی بکەی لە دنیا سەرەتا ڕیسوادەی بەر لەوەی بگەیتە لای دەرگای پەروەردیگار دەست و خۆش بێ من پیرۆزبایی ئیشەکە لە یەکەم ئیشەکە جێگای سەربەرزیە بۆ هەموو گەنجانێک کە دەیکەن هیوام وایە گەنجانیش وەکو تۆ هەموریان هەبێت و هەم تااقەتیان هەبێ هەمیش هیچ شێک پێم وانی عیبیتیابێ مادەم تۆ ئیشێگەکەیت و کاسبیەکە مادەم حەڵاڵیشە چکە ئێمە مسلمان گەورەترین شت کە بڕوامە پێ حەڵاڵ و حەرامیە مادەم حەڵاڵە پێم وانە عیبش بێتەنانە دەست خۆش بێ هیوای بەرداوامی بۆ من شتێکترمەیە من چەند هاوڕەیەکم لە وڵاتەکانی تر ئەژین کە جوانترین گەنجی ئەم هەولێرەیە جوانترین گەنجی کۆیە ڕانیە سلێمانی کە لە وڵاتەکان ئەژین من لێرەوە پێیان ئەڵێم بخابن بۆ گەنجانەکە ئەچن نەوێندرە بزانێت چ کارێکەکەن بۆ نایەن کارێکی پاک لەو شارەکەی خۆیان بکەن لە خاکەی خۆیان نەک بۆ بەیگانە پەرستێک کە بتوانانی شتێکی ناموو بەکاربێنن زۆر بەداخۆ من زۆر بەڵگەم لەلایە بەڵام ناتوانین ڕوبەڕووی کامێرەکەینەوە کە بزان ئەو گەنجە سپۆرتانە چ کارێکەکەن لەوێندرا بۆ لە وڵاتەکەی خۆی ناکە لەبەرچی نازانم هۆکارەکەی چییە؟ بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبستی بوون ڕاو سەرنجی گەنجانی شاری هەولێر بوو دەربارەی هەلی کار و بێکاری لە ئێستاکەدا دیارە بەشێکی گەنجان پێیان وایە هەلی کار لە ئێستاکەدا زۆر کەم بۆتەوە تا تەواوی و گەنجانەی کە دواندمیش ئەوانەی کە کار و کەسبیشیان دەکرد و ئاماژەیان بەوە دەکە ئێستا ئەو پارەی کە وەری دەگرینیان ئەوە بەشە پارەی کە لەو ئیش و کارە وەری دەگرین بژێوی ژیانی خۆمان پێ بەڕێوە ناچێت دیارە لە ئێستاکەدا لە دوای 2015 پرۆژه هاوسەرگیری هاوسەرگیری زۆر کەم بۆتەوە بەشێکی لە گەنجان هۆکارەکەیان بۆ گەڕاندەوە کە گەنجان هیچی شوکارێکیان نییە یاخود ئەو پارەی کە دەستیانەکەوێت بەشی بجێوی خێزان ناکە بەشێکی یانیش پێیان وایە هۆکاری ئەم کرێکارە بیانیانە کە هێنراوەتە نێو هەرێمی کوردستان و بەپێ هیچ بەرنامەیەک هەر ڕۆژی کرێکار دێنرێتە نێو هەرێمی کوردستان ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی نەمانی کار و پیشە چونکە پێیان وایە ئەوان بە پارێکی زۆر کەم ئیش و کارەکە دەکەن چونکە لەوەیە پارەکەی ئێمە
300,000 ئێمە لە ئێستاکەدا بۆ گەنجێکی ئێرانی پارەیەکی یەکجار زۆر بێ بەڵام بۆ گەنجێکی خۆمان لەوانەیە تەنانەت کرێی خانووەکەشی نەبێ دەرەمەژەکێک لە هۆکارەکانەوە بەشێک لە پیاوانی بەتەمەن پیاوانی خاوەنکار باسییان لەوە کرد کە گەنجان هۆکاری سەرەکی نەمانی کار و کاسبین چووکە خۆیان هەموو کار و پیشەیەک ناکەن تەنها کارێکیان دەبێت کارێکی ئیسلاحەت بێ و کارێک بێ لە جەوێکی خۆشە بێ کە بێگومان ئەمە لەوەیە لە ئێستاکەدا تۆزێ زەحمەت بێ و باسییان لەوە کرد پێویستە ئێمەش زەخت لەسەوە دەکەن و پێویستە گەنجان هەوڵ بدەن تێبکۆشن بۆی کار و کاسبیەکی باشیان بەدەستکەوت لەوەیە سەرەتای کارەکەیان زۆر ماندوویان بکە و بەڕاستی لە ئێستاکە داوای لێ هاتووە بیڵێ گەنج لە دوای خوێندن لەگەڵ خوێندنی پێویستە کار و پیشەیەکی ترکا بۆی لە داهاتوو ژیانی خۆی پێ بەسەر بەرێ من عیمران ئەمیر ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن سوپاسی وێنەگری خۆشەویستم یونس عەبدوڵڵا دەکەم تاڵقەیەکی تر لە شاری هەولێر و تەوەرێکی تر بەیەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخۆی گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن